سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چەواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروەها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەوێش بۆ پاراستنی نازنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. هاتین بەرەو لای سیارەکەم و بەدەم ڕێگاوە لە چیمەنم پرسی. ئەو دوو کەسە کێ بوون بەدواتەوە بوون؟ فرانک ناردبووی یاخود سیامەد؟ چیمەنش وتی نا، ئەوە سیامەد ناردبوونی لەگەڵما بۆ ئەوەی وێنەی من و تۆ بگرن بەیەکەوە، بەڵام نەدهێژ ئەو شتا ڕوو بدە، تۆ زۆر لەوە وریاتر و زیرەکتری کە بیرم لێ دەکردەوە. ماکوان آخر من نیش دوژمنم زۆرە، وەکو تۆ دڵی هەروە بە ئاسانی خۆم نادەم بەدەستەوە لە کاتێکدا کە بیانەوێت تۆمەت و سکاڵاژ بۆ من هەڵببەستن. چوونە لای سیارەکەم و سیحرەکەی بۆ دەرهێنام و لە جامەکەوە خست بووە پشتی سیارەکەم کە دۆزیمەوە لێم وەرگرت و چوومەوە ناو سیارەکەم تەلەفۆنم کرد بۆ کاوە و هیشام. پیانەموت سویسی سیارەکە بخەنە سەر تای پێشەوە لای سایق، خۆم دەیکەمەوە و ئەو کوڕە ئازاد دەکەین، ئەوان با لەو جێگایەدا بڕۆن. منیش بەرەو لای ئەوان ڕۆشتم و چیمەنیشم بە دوادا هات تا گەیشتمە لای سیارەکەی ئەوان. سندوقی سیارەکەم کردەوە، کوڕەکەم دەرهێنا. کاوەکو جلوبەرێک بێت ئاوا قەدی کردبوو، نازانم چی لێ کردبوو، زیڕەی کردبوو لە دەسی. دەرم هێنا کوڕەکەم ناسی، ناوی ئەمیر بوو، خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو، کەسێکی دەرمان خۆر بوو. وتی کاک ماکوان کوشتیانم. ماکوانیش وتی ئەمیر گیان باسی هیز مەکە و بڕۆ لەگەڵ کڕۆنیکادا ئەم کێشە و باسا لە بیر بکە وەکو ئەوەی کە هیچم نەدیبێت. باشە براکەم با تووشی هیچ کێشەیەکیش نەبی، 1000 کڕۆنیشم پێیدا، زانیم هەمیشە پارەی پێویستە. ئەمیرە ژووتی باشە کاک ماکوان لەبەر خاتری تۆ هەر بیریشی لێ ناکەمەوە، ماڵ ئاوایم لەو کردو لەگەڵ سیمەندا مامەوە و پێم وت ئێستا سیامەند لەکوێ دەژی؟ چیمەنیش ئەدرەسەکەی دامێ. ئەوەی سرم لێ دەرنەدەچوو ئەوە بوو سیامەند وێنەی منی بۆ چییە لەگەڵ سیمەندا. گەڕامەوە بەرەوە ماڵ و بەدەم خۆمەوە بۆڵە بۆڵم بوو، زادوەکەشم لە گیرفاندا بوو. هاتمەوە بۆ ماڵەوە پانتۆڵەکەم داکەن، زادوەکەیم خستبووە گیرفانی دواوم. ماوەیەکی زۆرش بوو ئەو پانتۆڵە نەشۆرا بوو، سەرەی شۆردنی هاتبوو، خێزانیشم کردبوویە ناو غەسالەکە، تەنها کلیلەکانی دەرهێنا بوو. شەو درەنگانێک بیرم کەوتەوە کە زادوەکە بەتاڵ بکەمەوە، هەڵسان بسم لە پانتۆڵەکەم دەری بێنم کە تەماشام کرد پانتۆڵەکەم شۆراوە و وشکیش بۆتەوە کە دەستم کرد بە گیرفانەکەیدا خوسا بوو، هەپرون ببوو. دەشم زانی بەتاڵکردنەوەی ئەو تەلیسمانە خەتەرن، دەبێ زۆر وردبی لەگەڵیدا، دەنا تا 40 ڕۆژ کاریگەری خۆی دەبێ. هیچ دەسەڵاتێکم نەما و وردە کاخەزەکانم کۆ کردەوە، خسمە ناو کوپێک و بە خێزانم وت ئەوە سحرە و دەستکاری مەکەن تا بەتاڵی دەکەمەوە. مێشکم ئاڵۆز بوو، هەرسی دەمهێنا و دەمبەر سیامەندم بۆ نەئەدۆزرایەوە کە کێیە و چۆن دەیناسم، چی لە من دەوێت و بۆ کێ کار دەکات و تەڕەفی کێیە. لەم کەین و بینەدا زۆر ئیشم بە شێخ بەرقان و جەماعەتەکەی بوو، ئارەزوومەند بووم بیان بینم، بەڵام نەدەهاتن بۆلام. ئێوارەیەکیان بەنیازی ئەوان بە تەنها سوم بۆ سەر دەریا بۆ ماسی گرتن. وتم بەڵکو خودای گەورە بیکات لەوێ دەرکەون،
چوومە کەناری دەریاکە دەستم کرد بە قولاب هەڵدان. ئەو ئێوارەیە ماشە ئەڵڵا خوای گەورە بەرەکەتێکی زۆری خست بووە ناو ئەو دەریایە. قولابم بێ ماسی نەهاتە دەرەوە. ماسیەکی زۆرم گر هەر لە کەناری ئاوەکەدا هەموویم چا کرد و سەلک و کلک و ناوسکیانم فڕێدا و لێم کردەوە. وردە وردە کەوتمە ڕێ بۆ لای سیارەکەم. نێوانی سیارەکەم و دەریاکان نزیکەی 10 خولەک ڕێگا بوو بەپێ. بەرەو ماڵ هاتمەوە ومێدم بەوە نەمابوو جنۆکەکان ببینم. لە ڕێگادا 1-2 کەسم بینی. هەستیان بەوە کرد کە ماسیم زۆر پێیە. پێدەکەنین و دەیانوت ماسی باشت گرتووە. منیش هەر بۆ خۆشی دەموت بڕۆن نەوەکو بەشتان نەمێنێ ئێوەش ماسی بگرن. لە ڕێگا پیا و ژنێک بەرەو ڕووی من دەهاتن. پیاوەکە زۆر باڵا بەرز بوو، ژنەکەش زۆر کەڵەگەت بوو. شێوە و ڕوخساری پیاوەکە زۆر بە سەدام حوسێن دەچوو. ژنەکەش سیمای دەموچاوی لە ئافرەتێکی گۆرانی بێژ دەچوو بە ناوی ئەحلام. زانیم ئەمانە نرویزی نین. هەستم کرد عەرەبیان تورک بن، بەڵام هاتنە لامەوە بە پێکەنینەوە. تەماشایان کردم بە کوردی وتیان ماسی باشت گرتووە، زەنابەت کاک ماکوانی؟ ماکوان: بەڵێ ماکوانم، فەرموو تۆزێک بەرنەوە زۆرم گرتووە. پیاوەکە هاتە لامەوتی: ناوم سەربازە، خۆشحاڵم بەناسینتان کاک ماکوان. زۆرم و تا بەعی بەڕێستان دەکەم لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان و تازە هاتوونەتە ئەم وڵاتە بێ ئیقامەین. ماکوان: زۆر خۆشحاڵم قوربان، ناو سیارەکەم عەلاگەی تێدایە، با نیوەی ماسیەکانتان بدەمێ بیبنەوە. هاتن لەگەڵمدا و نزیکی سیارەکەم بوومەوە. بەوانم وت بەچی هاتوون بۆ ئەم ناوە. سەرباز: بە پاز لەو مەوقیفە دابەزین، وتمان با تۆزێک بە پێ بگەڕین. ماکوان: من دەمێکە لەسەر دەریاکەم، ئەگینا چاوەڕێم دەکردن، ماندووم و دەڕۆم، ئەگەر دەستنەوە بۆ ماڵەوە ئەتان بەمەوە. سەرباز دەستی کرد بە گیرفانیدا و کۆمەڵێک بردی دەرهێنا، ڕەنگی تێکەڵ بوون. دانەیەکی گر بە دەستیەوە وتی: ئەو نوقڵا بخرە دەمت لە حەجەوە هاتووە. ماکوان: منیش زۆر بە سادەی لێم وەرگرت و خستمە دەمم. تامی دەرمانێکی زۆر تاڵی نەخۆشی گرانەتای ئەدا. وتم با بە ئەوەکەی نوقڵاوە تاڵە. هەر ئەوەندە قسەم کرد لە دەمما وەکو شەکر توایەوە. چاوم وردە وردە تەڵخ بوو، هەموو گیانم خورز بوو. تەنانەت قاسم نەیدەتوانی بە پێوە بوەستێ. لە شوێنی خۆمدا خستمی. ژنەکەی سەرباز هات بە چواردەورمدا خەتێکی خڕی کێشە. هەر ئەوەندە ئاگادار بووم چاوم نابەیەکدا، ئاگام لە خۆم نەما. کە چاوم کردەوە لەسەر بەردێکی ڕق پاڵکەوتە بووم. هەموو چواردەورم تاریک بوو. شوێنەکە وەکو ئەشکەوت دوا بوو، ئاگرێکی تیا کرابەوە. لە خوار بەردەکەوە مار و مێروویەکی زۆر و قالۆنچە و حەشەراتی پیسم دەبینی. مارەکان مێرو و مشکەکانیان دەخوارد و زۆر زار بە پێچەوانەوە مشکەکان مارەکانیان دەخوارد. دەستم بر بۆ لای قایشەکەم، لەوێدا چەقۆیەکم تیا شاردبووەوە، بەڵام دەستم بۆ بەرز نەدەکرایەوە و هیچی پێوە نەبوو. بە چاوی خۆم دەمبینی کە هیچی پێوە نییە، بەڵام نەمدەتوانی بیزۆڵێنم وەکو ئەوەی پێمەوە نووسابێ. قاسم عیبی نەبوو، بەڵام زورئەتی ئەوەم نەبوو بڕۆم بۆ ناو ئەو هەموو مار و مشک و قالۆنچەیە. لە هەمووی سیرتر ئەوە بوو کە نەدەهاتنە سەر ئەو بەردەی کە منی لەسەر بوو، کە تاشە بەردێکی گەورە بوو. یەکێک لە دوورەوە بە دەنگێکی هەژدی هایی هاواری کرد و ئەینەڕان. ماکوان کەوتیتە بەردەستم. ئەوەی لەگەڵ تۆ بوون هەمویان لای من وەکو تۆ وێران و ئەسیرن. ئای چەندە ماندووت کردین. هەستم کرد دەنگەکە نەما و دەستم کەوتەوە جوڵە و مار و مێرووەکان نەمابوون لە بن بەردەکەدا. منیش دابەزیمە خوارەوە لەناو ئەو ئەشکەوتە بەرفراوانەدا. دەگەڕام بەردەکانی وەکو چلوورەی بەفر هاتبوونە خوارەوە. دڵۆپەی ئاو ئەیدا لە پشتە ملم، لە پڕدا دەسەڵەکیم و هاوارم کرد ئێرە کەی لێ و چیتان دەوێت، پەیامتان چییە؟ دەنگ نەبوو. بە دوای دەواازەیەکدا دەگەڕام لەو ئەشکەوتە بێمە دەرەوە. بە چواردەوری خۆمدا هەڵدەخولام، هیچم نەدی. هەمووی هەر بەرد و شاخ و چلوورەی شاخ بوو. زۆر هەڵخوڵام لە ڕاست بۆ چەپ و باکوور و باشووری ئەشکەوتەکەم دەکرد. چارم نەما، ناودەمم وشک بوو، هەناسەم سوار بوو. لە ماندوێتی خۆم تۆزێک دانیشتم. زۆر میزم دەهات و پێویستیم بەسەر ئاو بوو. ویستم تۆزێکی تر بگەڕێم. دەستم کرد بە میزکردن لە شوێنێکی بەرزەوە بۆ ئەوەی لە نوێژ نەسم. تەماشا دەکەم چەند کەسێک لە خوار منەوە وەستاون و دەستیان بۆ میزەکەم گرتوتەوە بیخۆنەوە. لە تاواندا تەریق بوومەوە و ڕامگر و بە پەلە خۆم گەڕاندە دواوە. لە پشمەوە دەواازەیەک وەکو بڵی بە جادوو یان سیحر کرایەوە. زۆر شتی عەجیب و سەرسوڕهێنەرم ئەدی. لە خۆشیدا ڕام کردە دەرەوە. کە هاتمە دەرەوە لە دەشتایەکەدا تەماشام کرد، هەموو هاوڕێ جنۆکەکانم بەسراونەتەوە.
تەماشام کرد شێخ بەرقان و حەسقیل و ڕاقی و حەنانە زۆرێکی تر لەو برانەی کە هەر تەعاروفم هەبوو لەگەڵیاندا زیاد لە 16 کەس بەسترا بوونەوە کە منیان دی هەمویان سەریان داخست بەپەلە سومبۆلایەن بۆ ئەوەی بیان کەمەوە لە دواوە وەکو ئەوەی کە ئەسپێک یاخود هێسترێک بە قاسەکانی شەقم تێ هەڵبدە ئاوا کێشیان بە پشتمدا و فڕی داما بەردەمی ئەوان وا فڕی دام وتم تەواو مردم ئەوەندە ئازارم پێگەیشت هیچ توانای هەناسەدانم نەما تا چەند ساتێک ڕاستەوخۆ لە بەردەمی حەسقیل کەوتم زانیم سەسیلیان لەگەڵدا نییە وتم بەخوا سەسیل پەنی پێداون ئازارەکەم کەم بۆیەوە چاوم دەگێڕا بۆ ئەوەی بزانم کێ بوو پیای کێشام لە پشتەوە کەسم بۆ نەئەدۆزرایەوە ئەو جنۆکانەش یەکێکیان قسەیان لەگەڵم نەدەکرد لە پڕ سەرباز دەرکەوت لەگەڵ ژنەکەیدا ئەینجا زانی منیش ئەسیر کراوم لە لای ئەم عیفریت و شەیتانە خوانە ناسانە سەرباز دەزانی من کێم ماکوان ئیبلیس و شەیتانیان خزمی ئەو جووتەی سەرباز نەخێر من وەرماشم زۆر ئازارم نەداین لەبەر ئەوەی کەسێکی بەخشندە بوویت و ڕەزیلیت نەکرد لە بەخشینی ماسیەکانت هەرچەندە نیوەی داینێ و نیوەکەی تری خۆمان خواردمان ماکوان دەی بە قوزەڵ قورتان بێ من کاتێک قسە لەگەڵ ئێوە دەکەم هەست دەکەم کە جیاوازم لە مرۆڤی تر و جورئەتی ئەوەشم بۆ دروست دەبێت کە حیسابی یەک تاکە قۆنەرەشتان بۆ نەکەم لەم قسانەدا بوون چوار دەورم داڕما بەسەر یەکتریدا وامزانی دەکەومە ناو چاڵێکەوە گوێم لە حەسقیل بووتی نەترسی ماکوان بیرتە لە ئەڵمانیا چیمان کرد لە حوسێن ئەوە هەمان چاواشەکاری جنۆکەکانە ڕاوەستاو بە تەماشای حەسقیلم دەکرد ئاگام لێ بوو هاواری دەکرد ئەوم دەبینی کە هاوار دەکاو لێی ئەدەن بەڵام ئەوەی لی دەدا نەم دەبینی هاوارم کرد وەرماشی تەڕەماش چی دەوێ لێمان وەرماش بەیعەت و گفت و عەقد هەرچی موت بە قسەم بکەی ماکوان لە بەرامبەر چیدا وەرماش داواکە ماکوان ئازادکردنی هاوڕێکانم وەرماش ئاسانە هەمویان ئازاد بن لەبەر تۆ لە ئێستاوە ماکوان جارێ تەواو نەبوو ئەوەی داوای دەکەن نابێ ناشەرعی بێ وەرماش بە پێکەنینەوە خەمت نەبێ شەریعەتت بۆ دادەمەزرێنین ماکوان ئێمە خۆمان دژی شەرعی بوونین ئەوەی لای ئێمەیە هیچی شەرعی نییە تۆش دەبێ لەسەر ناشەرعی بوون بەیعەت بدەی لەسەر ئەو بنەمایە پەیمان دەبەستین ماکوان نا باش نییە من شتی وا ناکەم و خۆم کافر ناکەم لەپڕ وەکو کارەبام لێ بدەن پێیاندا کێشام و فڕیانداما بەردەم شێخ بەرقان زۆر ئازارم پێگەیشت تەنانەت لە هۆش خۆم چووم و هەموو گیانم ببوو بە خوێن تەنانەت خوێن بە دەموسا و سرمدا دەهاتە خوارەوە کە سرم لە چەند لایەکەوە شکابوو شێخ بەرقان بە هێواشی پێیوتم یادی خودا بکە و زیکرەکانت بیر نەچێ بڕۆ لێرە مەمێنە خەمی ئێمەت نەبێ زانیم شێخ بەرقان دەیەوێ بڕۆم بۆ ئەوی تووشی هیچ هەڵەیەک نەبم و ئەسیر و گرتنی ئەوان کار لە من نەکە بەڵام نەم دەتوانی بەجێیان بهێڵم هەر چۆن بوو هەڵسامەوە وەرماش نەمابوو چون بۆ لای حەزەی برام دەگیریا ئەوەندە بە کزی دەگیریا خەری بوو منیش بۆ گریانەکەی بگریم وتم بۆواتان لێ هاتووە چۆن بتان کەمەوە چی بکەم شێخ بەرقان ویستی قسە بکات دەمیان گر چون بۆ لایەوە ویستم قورئان بخوێنم لە لای دانیشتم فرمێسکم بینی بە چاویدا هاتە خوارەوە دەستم کرد بە خوێندنی سوورەتی واقعە تا گەیشتمە ئایەتی 41 ئیتر من هێواش بوومەوە وەکو فێنکای بە دڵمدا بێ ئاوا بوو کە سرم بەرز کردەوە لای پشتی سیارەکەمەوە کەوتە بووم کەس نەهاتبوو بەلامدا هەڵسامەوە زۆر ئاسایی بووم بەڵام کەمێک سرم دەئێشا و بەرەو ماڵ کەوتمەڕێ تەماشای ماسیەکانم کرد لە ناو سیارەکەمدا ژماردم نوقسانی نەبوو هەر ئەوە بوو کە گرت بووم هیچی لێکەم نەببووە بەڵام هەستم بە ماندووبوونێکی زۆر دەکرد گەڕامەوە دوای نوێژی شێوان لێی خەوتم ماندوێتی زۆرم پێوە دیار بوو بۆ نوێژی بەیانی هەڵسامەوە زۆر خەفەت لە دڵمدا بوو دوعای خێری زۆرم کرد بۆ براکانم بە تایبەت بۆ حەسقیل و شێخ بەرقان لە دڵی خۆمدا وامدا نابوو کە ئەمە فیتی سەسیل بێ وا گومانم دەبرد و بیرم دەکردەوە کە پلانی سەسیلە و ئەوانی هەموو یاوە بە داوی وەرماشەوە ئیتر زۆر بێتاقەت و خەفەتبار بووم نەمتوانی بسمەوە سەر کارەکەشم تەلەفۆنم کرد بۆ کار و ئاگادارم کردنەوە کە ناتوانم بێم بۆ کار ماوەی 4 ڕۆژ پشوم وەرگر لە دەوروبەری نیوەڕۆدا بوو خێزان و منداڵەکانم چوون بۆ بازار بە تەنها مامەوە سرم نایە سەرسەرین بۆ ئەوەی چاوێک لێک بنێم لە پڕ سەسیل هاتە لام سەسیل ئەسەلام عەلەیکوم
ئاگاداری چی ڕوویداوە؟ ماکوان: وعەلەیکوم ئەسسەلام، بەخێر بێ، ناسی ڕوویداوە بۆم باسکە. سەسیل: بەدزیەوە هاتووم بۆ ماڵەکەت، چاوی لەسرە، هەموو جەماعەت گیراون، تەنها من ڕام کردووە، ئەویش لە ناویاندا زۆر نەناسراوم، ئەوانەی کەناردبوونیان بۆ گرتنی شێخ بەرقان و ستافی خۆمان. ماکوان: بۆ تۆ لەوان ئازیزتری؟ زا تۆ نەناسن کێ دەناسن؟ سەسیل: پێم وانییە ڕاست بکەی، فرت و فێڵی خۆتە. سەسیل: سوێن بە خودا، ئاگام لە هیچ نییە، ئەوەی ئاگاداری کردمەوە کەسێکی نزیکی خۆمانە بە ناوی میە کە ئاگاداری کردمەوە، هەرچەندە کاتی ئەوەمان نییە، شتێکە پێ دەڵێم بۆ ئەوەی بتوانی ئازادیان بکەین. ماکوان: چیم پێ دەڵێ؟ ئەوان چۆن ئاوا بە ئاسانی دەست بەسەر کراون؟ بۆ جەماعەتی وەرماش ئەوەندە موهیمن شێخ بەرقان و ستافەکەی ئاوا بەرن؟ سەسیل: بەڵێ بۆ ئەوان ئاسان بوو، خەتای تۆیە، تۆ وات کرد ئەوان بگیرێن، تۆ بە قسەی کەس ناکەی، هۆکاری سەرەکیش خۆت بووی، ئەوان لەبەر تۆ دەست بەسەر کراون. ماکوان: چی؟ بەڕاستە؟ جا من چیم کردووە؟ سەسیل هاتوو هەموو کارەکانی دا بەسەر مندا و منیش زۆر بێزار بووم لە قسەکانی کەوتی، هەمووی خەتای تۆ بوو، بە هۆکاری تۆ گیراون. ماکوانیش وتی: جا من چیم کردووە؟ خۆ من لە دنیای ئێوەدا نیم تا خەتای من بێ، هەروەها ئەوانیشم دابێتە دەستەوە جاسووسیم کرد بێ. سەسیل: ڕاستە جاسووس نی، بەبێ ئاگایی کارەکەت کردووە، بێ ئەوەی بە خۆت بزانی، ئەوان سوودیان لە تۆ وەرگرتووە، لە ڕێگای درکاندنی هەندێک نهێنی لە جێگای ترەوە دەستیان کەوتووە کە تۆ هەموویت خستۆ تا بەردەستی ئەوان، بێ ئەوەی بە خۆت بزانی. ماکوان: ئەمە چییە؟ من بەبێ ئاگایی باسم کردو، خستومە تا بندستی ئەوان و ئەوان سوودیان لێ وەرگرتووە، یان هەر ئەتەوێ قسەی زل بکەیت و بینەی بەسەر مندا، بەڵگەکەت چییە بۆ ئەو قسەیەت سەسیل؟ سەسیل: بەڵگەکەم ئەوەیە ئەو کاتی کە گەڕایتەوە لە ئەڵمانیا و لە وڵاتی سوید بووی کە بووە شەڕ لەگەڵ سپیا، ئێمەش تۆمان بر بۆ جێگای خۆمان، سوید هەمووی نووسیەوە لە کتێبی سێم، ئەم باسانەی خۆمانت هەمووی ئاشکرا کردووە. ماکوان: سپیا کێ؟ من هەر نایناسم، باسی چی دەکەی؟ سەسیل: ڕاستە ببوورە، من هەڵە بووم، سپیا ناوی خۆی گۆڕی بوو بە پەروانە و ئەوەی ڕوویدا بوو سوید لە بەشی سێمدا هەموویت باس کردووە و جێگا و شوێنی شێخ بەرقان و هەندێک نهێنی تر کە تۆ بە چاوی خۆت بینیوتە و بێ ئەوەی بزانی کەسیە باست کردووە. لە ڕاستیدا تۆ هەموو کۆدەکانت بۆ جەماعەتی وەرماش ئاشکرا کردووە و ویرسان توانیوێتی کاری لەسەر بکە. لە چەند شەوی ڕابردوودا دایان بەسەر شێخ بەرقان و ئەو برایانەی تریشماندا و هەر هەمویان گیراون، هۆکارەکەشی تۆ بووی کە بە نەزانی خۆت ئەو کارت کردووە و ئەوانیشت خستۆتە ناو ساڵێکی گەورەوە. ماکوان: کەس بە منی نەوتووە نابێت ئەو باسانە بنووسی، ئێوە هەمووتان دەزانن من ئەوەی دەیبینم و باسی دەکەن دەیکەم بە کتێب و باسی خواستەکانمان بڵاو دەکەینەوە. پێم وایە تۆش و حەسقیل و شێخ بەرقان و ڕاقی و هەتا دوایی هەمووتان ئەو شتە دەزانن، خۆ ئێستا ئەوەندەی ئێوە دەناسم و ناوی خەڵکی لای ئێوە فێر بووم، لە مرۆڤەکان ئەوەندە ناناسم. بەهەرحاڵ خەتای من نییە، ئێوە خۆتان منتان ئاگادار نەکردوتەوە، هیوام وایە ئێستا ئاوا قسە نەکەن و هەمووشی نەشکێننەوە بەسەری مندا. فەرمو بزانم من چیم پێ دەکرێت، با بیکەم و سیتان پێ باشە من بیکەم. سەسی: سەرەتا تۆ دەبێ خۆت بدەی بەدەستەوە بۆ ئەوەی ئەوان ئازاد بن، ئەمە خاڵی یەکەمە و سەرەتایەکی گرنگە بۆ ئەوەی بیکەین. ماکوان: ئازانی ئەو قسەیە دواتای چییە؟ خۆم بدەم بەدەستەوە، کافربوونی خۆم ڕادەگەێنم و تەواو، خۆ ئەوان ناسن من بگرن و بمخەنە زیندان، ئەوان داوا لە من دەکەن کە کاریان لەگەڵ بکەم. سەسیل: ڕاستە، بەڵام دوور بە دوور ئاگامان لێتە و ئاراستت دەکەین و فێرت دەکەین کە چی بڵێ لە کاتی ئەوان کۆنتراکتت لەگەڵ دەکەن بۆ ئەوی کۆنتراکتەکە بەتاڵ بکەیتەوە، پاشان نەتوانن زاڵ بن بە سەرتا و چاودێریت دەکەین. ماکوان: جا پێت وایە ئەوەی تۆ دەیزانی ئەوان نەیزانن و ئەقلیان پێنەشکێ؟ سەسیل: هەوڵی زدی خۆمان ئەدەین و تا بتوانین هاوکاری براکانمان دەکەین، مەگەر ئێمە موسڵمان نین هەمومان. ماکوان: با موسڵمانین، بەڵام ناکرێ بۆ ئازادکردنی ئەوان من کافر بم و ئەوان هەمویان بسنە بەهەشت، منیش بنێردرێم بۆ جەهەنم، دۆزەخ بە من گەرم بکرێ. جا بۆیە من هاوکار و ڕەفیقایەتی ئێوەم کرد کە دوور بم لە جەهەنم. ئێستا بەبێ ئەوەی بەخۆم بزانم ئێوە وا بە هێواشی پاڵم پێوە دەنێن بۆ جەهەنم. سەسیل: هەوڵ بداهێ من بەرەوە بڕۆی بۆ مزگەوت، لەوێ قسە دەکەین بۆ ئەوی قسەکانمان نەبیستراو بێ، لە دوای نوێژی بەیانی قسە دەکەین و پێت دەڵێم کەسی بکەیت و چینەکەی لە کاتی خۆدان بەدەستەوە لەگەڵ وەرماشدا. ماکوان: زۆر باشە، کاتی نوێژی بەیانی یەکتری دەبینین لە مزگەوت. لە ڕاستیدا کە سەسیل باسی مزگەوتی کرد، ئیتر گومانم نەما لە ڕازگۆیی کە ڕاست دەکات.
چونکە پێشتر نەدەهاتە مزگەوت و توانای ئەوەی نەبوو نزیک ببێتەوە. بۆیە خواحافیزیمان کرد لە یەکتر بە ئومێدی ئەوەی لە نوێژی بەیانی یەکتری ببینینەوە. ئێوارەکەی تا شەو چاوەڕێی نوێژی بەیانیم دەکرد. بە هەر حاڵ نەخەوتم. کاتی نوێژی بەیانی نزیک بوویەوە. بەرەو مزگەوت کەوتمەڕێ. تا کاتی نوێژ لە مزگەوت چەند لاپەڕێک لە قورئانم خوێن و تا کاتی نوێژمان کرد و من مامەوە. چاوەڕوانی سەسیلم دەکرد. خۆم درەنگ خست تا یەکێک لەو برایانەی ئیدارەی مزگەوت هاتە لامەوتی. ئەبوو ئانە ئەگەر دەمێنیتەوە با کلیلی مزگەوت بدەمێ و دوای خۆت دای بخە. سوپاسیم کرد و وتم وا دەکەم و حەز دەکەم جارێ بمێنمەوە و کلیلەکان بدەن بە من و لە کاتی نوێژی نیوەڕۆ ئینشەئەڵڵا تەسلیمی خۆت یان کەسێکی تر لە برایانی ئیدارەکەی دەکەمەوە. دەستم کردەوە بە قورئان خوێندن بە ئومێدی هاتنی سەسیل، بەڵام هەر دیار نەبوو. زۆر ماندوو بووم. پاڵم دابۆیەوە بە پای مزگەوتەکەوە. خەوم لێکەوت و نازانم چەندێک بوو خەوم لێکەوت. بە فڕەفڕی سەسیل خەبەرم بۆیەوە کە دەهاتن بۆلام. دەنگی هاتنیان وەکو باڵی پەپولە وایە، چۆن فڕەفڕ دەکات دەنگێکی وایان دەهات. چاوم بەرز کردەوە تەماشام کرد سەسیل لەبەر چاومدا بوو. سەسیل ببوورە درەنگ هاتم لەگەڵ میا سەرقاڵ بووین بە هەندێک کاری تایبەتی خۆمانەوە، بەڵام جوان گوێ بگرات چیت فێر دەکەم و چی دەکەیت و دەچیت بۆ لای کێ؟ ماکوان وا گوێم گرتووە حەز دەکەم بینووسم بە قەڵەم و وەرەقە. سەسیل نابۆ وا دەکەیت و دەینووسی، خۆ ئەوانیش خوێنەواریان هەیە، تۆ بە ئاسانی ئەیخەیتە بەردەستیان و پلانەکەی من ئاشکرا دەکەی. هەوڵ دەبا لە مێشکت دابێت و کە پێویست پێی بوو بەکاری بهێنە، ئاوا باشترە. ماکوان باشە تۆ چی دەڵێی باوا بێ قسەکەت ڕاستە. سەسیل سەرەتا ئەوە بزانە کە جنۆکە بەگشتی و بە تایبەتیش ئەوانەی کە کافرن دەسەڵاتێکی زۆر لاواز و کەمیان هەیە، ناتوانە هەندێک کاری کەم بکەن بەرامبەر بە مرۆڤ. جا ئەوە گرینگە بزانیت کە لە مێشکتدا بچەسپێ. پێم وابێ خۆشت باش ئەوە دەزانی. ماکوان بەڵێ بە دڵنیاییەوە دەیزانم. خودای گەورە دەفەرمێ ئینە کەیدە شەیطانی کانە ضەعیفە. سەسیل زۆر ڕاستە ئەوەی کە پلان و توانە ئەدا بەوان خودی مرۆڤەکان خۆیانن. هەوڵ بدە کە کەوتیتە ژێر کاریگەر و هەژمونی ئەوان و وەرماش، پاشان کە سویتە لای زۆر ڕێز لێ دەگرێ وشتی زۆر باشت پێشکەش دەکا. بەس دڵنیا بە هەمووی فرت و فێڵە و هەڵت نەخەڵەتێنن. ئەو دەزانێت کە تۆ بە فشار خۆت ڕادەستی کردووە. بەم هۆکارە هیچ فشاری زۆرت بۆ ناهێنێ. ئەو توانە وزەی لە لای تۆ وەکو هالە دەردەچێ ئێمە دەیبینین، بەڵام تۆ خۆت هەستی پێ ناکەی. ئەوانیش باش دەزانن. هەوڵ بدە هەرگیز نەهێڵی هالەکەت لاواز بێ، ئەوە زۆر گرینگە. ماکوان حالە مەبەستت ئەو وزەیە کە بە هۆکاری دەستنوێژ و خودی نوێژ و قورئان خوێندن و زیکرەکانەوە هەمانە؟ سەسیل بەڵێ مەبەستم ئەوەیە خۆت باش دەزانیت و پاشان هیچیان پێ ناکرێ و ئەگەر لە کاتی بەستنی کۆنترەکتەکەدا ئەم قسەیە بکەی ئامادەی دەرببڕە بۆ هەموو کارێکی ئەوان داوات لێ دەکەن. بەڵام بڵێ هەر کارێکە ئەنجامی ئەدەم دەبێ خەڵکی بزانێت چۆن کارەکەم ئەنجام داوە. ماکوان ئەمەیە نهێنیەکە؟ جا ئەوە چییە؟ نهێنیە و قسەیە لەکوێدایە؟ سەسیل ورد بیر لە قسەکە بکەرەوە. هیچ شەیتانێک ئەوەندە گەمژە و ئەحمەق نییە ئەو تۆزە دەسەڵاتی هەیەی ئاشکرای بکا بۆ خەڵکی. ئەگەر هاتوو هەر کارێک کە ئەوان بۆتیان کرد و تۆش کارت بۆ ئەنجامدان و داوات کرد کارەکەیان ئاشکرا بکەن، لەو کاتەدا هەموو کارەکانیان بە درۆ دەکەوێتەوە. ئەوانەی کە بەدوای مادیگەریەوە بوون هەمووی هەڵدەوەشێتەوە و تۆ دوو کار ئەنجام دەدەی. کاری یەکەمیان ئەوەیە دەستی ئەوان ئاشکرا دەکەی و کاری دووەمیش ئەوەیە کە هەرچی بانگەشی مادی و مادیگەرانەیە هەمووی هەڵدەوەشێنیتەوە. تۆ بڵێ ئەوان ئەوەندە بێ ئەقڵ بن ئەوە ئاشکرا بکەن بۆ خەڵکی بەگشتی؟ ماکوان قسەکانت سەرنجی ڕاکێشام تا ڕادەیەکش زۆر تەواوە. سەسیل بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە وەکو جنۆکەی موسڵمان ناتوانین خۆمان بۆ هەموو کەسێک ئاشکرا بکەین. ئێستا ئەوان چۆن ئەو کارە ئەنجام ئەدەن؟ ماکوان باشە ئەوەی باسی دەکەی چۆن دەگاتەوە بە وەرماش و من بانگ دەکەن و چۆن بتوانم ئەوان ئازاد بکەم. سەسیل من و میا دەچینەوە بۆ لای ئەوان و دانوستاند و قسەیان لەگەڵ دەکەین کە تۆمان ڕازی کردووە. تۆش دەبێ ئامادەی خۆت دەرببڕی کە ئامادەی تێدا هەیە. کەی هاتن بۆ لات و ویستیان بتبن بۆ لای ئەوان ئامادەی خۆت نیشان بدە، بەڵام بە بەرچاوی خۆتەوە دەبێ ئازادیان بکەن. منیش با پێت بڵێم کۆتایی هاتووە. ئەو کات دەست بکە بە نووسینی کۆنتراکتەکە. لەو حاڵەتەدا تەنها من و میا دەمێنینەوە کە دەست کرا بە دامەزراندنی کۆنتراکتی نێوانی هەردوو لاو پەیمانەکەتان بەست. ئەو کات ئێمەش دەڕۆین و ئەوان هەرچیان وت بڵێ باشە و لە کۆتاییدا بڵێ من هەمووی دەکەم، تەنها یەک مەرجم هەیە. مەرجەکەیان پێ بڵێ
هەر کارێکمان کرد دەبێ بۆ خەڵکی ئاشکرا بێ. ماکوان داواکان چی دەبێ؟ سەسیل لە ئێستادا نازانم چی دەبێ، بەڵام هەرچی داوا لێ بکەن بەرداوام لەگەڵ تا دەبم و ئەگەر منیش ئاگادارت نەکەمەوە میا دێ بۆلات. ماکوان میا کێیە؟ سەسیل وتی میا لەگەڵمدایە. بانگی کرد و میا هات، بەیەکەوە تەعاروفمان کرد و کوڕێکی تەمەن 30 ساڵ دەردەکەوت، بەهێز و لاشاد جوان هاتە پێشچاوم. ئەوان ڕۆشتن و منیش گەڕامەوە بۆ ماڵەوە لەی خەوتم. ئەو ڕۆژە چاوەڕوانی هاتنی جنۆکەکانم دەکرد، هیچ کام لەوان بە دیار نەبوون. پاشان بۆ ڕۆژی دوایی هیچ دەنگێک نەبوو. من هەر چاوەڕوان بووم تا نزیکەی 1 هەفتە هیچ ڕووی نەدا. لە دڵی خۆمدا بیرم کەوتەوە کە هیچ نەبێ بگەڕێمەوە بۆ سەر لێواری دەریاکە و بەڵکو لەوێ بیان بینم، هەروەها شتێک ڕوو بدە. قولابم هەڵگرت و سومە سەر دەریاکە بۆ ماسی گرتن. ئێوارەیەکی درەنگ بوو. چاوەڕێم دەکرد و قولابم هەڵ ئەدا ماسیم نەئەگرت تا لە پڕ کەسێک بە قولابێکەوە دەرکەوت و وتم خۆیانن. هاتە لام بە نەرویزی وتی دەمی قولابێکت پێیەتۆ؟ من قولابەکەم پچڕاوە. ماکوان بەڵێ فرم و دانەیەکم داپێ. وتم ئەگەر ئەمێنیتەوە دانەیەکی تریش بەرە من زۆرم پێیە. کابرای ماسی گریش خوا حافیزی کرد بە نەرویزی و پاشان بە کوردی وتی کێشەی تۆ ئەوەیە لە هەر شتێک دەمانەوێ نوقسان بهێنی بەو پەڕی چاکی لی دەردەچی. ماکوان تۆش لە شەیتانەکانی؟ کابرای ماسیگر بەڵێ لەوانم ئێستا پێکەوە دەچین بۆ لای وەرماش. ماکوان ئەوە چییە من ئاوا تێدا سەرکەوتوم؟ کابرای ماسیگری شەیتان تۆ بەخشندەی. ماکوان بۆ دوو دەمە قولاب ئەوەندە سەرسامن، دیارە ئێوە زۆر چروک و ڕەزیلن. کابرای ماسیگری شەیتان لای من ئەوە گرینگە کە بەخشندەیت، ئەوە گرنگ نییە چی دەبەخشی، هۆکاری گەورەی مرۆڤەکان لە بەخشندەییاندا دەردەکەوێ. ماکوان دڵم بە قسەکەت خۆشە، بەڵام چونکە شەیتان و کافریت و جەماعەتی وەرماشی هیچ کاریگەریەکی نییە. کابرای ماسیگری شەیتان ئێمە بچینە لای هەر کەس تاقی دەکەینەوە بە بەخشندەیی کە بزانین دەبەخشێ ئێمە هیوا بڕوا دەکە. ئەو کەسانی کە پیسکە و دەستگرن بە ماڵەکانیانە و نابەخشن ئەوە بۆ ئێمە باشە. ئامادەی بڕۆین؟ ماکوان با بڕۆین. لە دڵی خۆم داوتم خوا بدا بە ناوی دەمتاندا دەبێتیتان لە ژێر سەردا بێ. بە دەورمدا لە شێوەی بازنەیەک دایکێشا و 2-3 گۆشەی دروست کرد کە لە ئەستێرەیەکی 6 پاڵوو نیشاندار و پێی وتم چاوت بن و قێنە و هەناسەیەکی قوڵ هەڵمژە. کردم و لە پڕ کەوتمە سەرزەوی کە چاوم کردەوە لەو جێگایە بووم کە حەسقیل و شێخ بەرقان و جەماعەت لەوێدا ئەسیر کرابوون. شێخ بەرقان ئەو بۆ هاتووی خۆت بێدین دەکەی لەبەر خاتری ئێمە. ئاگام لێبوو کێشیان بە شێخ بەرقاندا. تووڕە بووم وتم ئەگەر ئازاری بدەن پەشیمان دەبمەوە لە هەرسی کەوتومە و هیچ کارێکشتان لەگەڵدا ناکەم. تەماشای حەسقیلم کرد هەر دەگیریا. چوون بۆ لای وتم حەزە گیان مەگری پێ بکەنە، ژیان ئەگەر بە قورسی بیگری بۆت قورس دەکا، بەدەمەوە پێ بکەنە بۆت ئاسان دەکا. پێ بکەنە تۆ لە قوتابخانەی محەممەدی صلی الله عليه وسلم. ڕوون کردە شێخ بەرقان ئەو چەند ئاەتەم بۆی خوێن فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. ئاگام لە شڵەژانێکی زۆر بوو، بەس نەمزانی چی ڕوویداوە و لە پڕ وەرماش دەرکەوت و هات بۆ لام و بەخێرهاتنی کردم. ماکوان دەستم کرد بە پێکەنین وتم کاری خۆتت کرد ئەی مەلعون. وەرماش بەخێر بێیت جێگای تۆ لای منە نەک ئەم پیسانە. ماکوان ئەوانە پیس نین، ئەگەر پیسم منیش هاوڕێ و برای ئەوانم، بۆیە هاتووم تا ئەوان ئازاد بکەی. بە هیچ شێوەیەک ڕازی نیم قسەیان پێ بڵێ، ئازادیان بکە و با من و تۆش ببینە هاوڕێ و واز لەوان بهێنە. وەرماش چۆن زانیت کە ئازادیان دەکەم؟ ماکوان لە تەرەفی تۆوە هەواڵم بۆ هاتووە کە ئازادیان دەکەی بە مەرجێک کە من کار بکەم لەگەڵتاندا، وایە یاخود نا؟ وەرماش تەرەفی من یان تەرەفی ئەوان؟ ماکوان منیش نەمدەزانی چی بڵێم لە ترسە، بەڵام خودای گەورە خستێ دڵمەوە، خۆ هیچ ڕووی نەداوە بۆ بشڵەژێم. بە ئاشکرا بڵێم سەسیل بوو. لە مزگەوت وتی ئێمە دەچین دانوستانی لەگەڵ دەکەم. وتم ببوورە بیرم کەوتەوە هاوڕێکانی شێخ بەرقان بوو. وەرماش ناوی دەزانی یاخود نا؟ ماکوان ئەی چۆن میا هات بۆ لام؟ وەرماش باشە با بڕۆین پیاسەیەک بکەی، هەندێک قسە دەکەین لەوێ. ماکوان با بڕۆین، بەڵام پێش ڕۆشتنمان دەبێ ئەوان هەمویان ئازاد بکەی و کاتێک دڵنیا بووم کە ئەوانیشت ئازاد کردووە ئینجا هەنگاوم لەگەڵ هەنگاوت دەڕوات، ڕوونە یاخود نا؟ وەرماش
هەمویان ئازاد بکەن. لە دوورەوە گوێم لە شێخ بەرقان بوو هاواری کردووتی ماکوان خۆت مەفرۆشە، بە هەرزان قیمەتە زۆر لەوە گرانترا بسیتە ژێر کێفی ئەم شەیتانە. وەرماش با بڕۆن لێرە، ئیشمان پێیان نەماوە. دڵنیا بوومەوە ئەوانیش ڕۆشتن. ئینجا کەوتمە ڕێ لەگەڵ وەرماش. کە لەگەڵ وەرماش کەوتینە قسە، یەکەم داوام لەو ئەوە بوو کە دەبێ هەرسی کردووە پێش هەنگاونان بۆ قسەکردن دەبێ هاوڕێکانم ئازاد بکە. وەرماش فەرمانی کرد بە ئازادکردنی هەموو هاوڕێکانم. گوێم لە شێخ بەرقان بووتی ماکوان بۆ ئازادبوونی ئێمە خۆت بێدین مەکە، مردن بۆ ئێمە باشترە لەو کاری کە تۆ دەیکەی. منیش وەڵامیم نەدایەوە. وەرماش قیژاندی بەسەر دەست و پەیوەندەکانیدا، وتی ئەمانە لێرە دوور بخەنەوە با بڕۆن. ماکوان چۆن بزانم کە هاوڕێکانمت ئازاد کردووە؟ وەرماش چیت دەوێ بڵێ بۆ ئەوەی دڵنیا بیت کە ئازاد بوون؟ ماکوان با میا بێ قسەی لەگەڵدا دەکەن، بزانم لە ژێر ڕکێفی تۆدا ڕۆیشتون یا خودنا. وەرماش میای بۆ بدۆزنەوە و بانگی بکەنە ئێرە. لە چاوەڕوانی هاتنی میادا بووم بێتە لا، ئەو جێگایی لی بووم گۆڕا بۆ کەناری دەریایەکی پڕ خۆڵی نەرم و گەرم، پڕ بوو لە ئافرەت و پیاو لە کەناری دەریاکە و هەندێکشیان مەلایان دەکرد. ئەو هەموو ئافرەتە جوانە بەڕووتی دەهاتنە بەرچاوم، هەر یەکە زۆرە مایەوەک و جل و بەرگێکی مەلایان لە بەردا بوو، بە پێکەنین و ناسکردنەوە تەماشای منیان دەکرد. هەمووان بەدەستیانەوە بوو خواردنەوەی جۆرا و زۆر. منیش قورگم وشک ببوو، نەمدەوێرا هیچ بخۆم و بخۆمەوە. زووش ئەم هەموو جوانە دەهاتن و دەچون و خواردنەوەیان پێشکەش دەکردم کە هەمویان لە شولاریان جوان و ڕوژێنەر بوو. هەر چۆن بوو دانم بە خۆمدا گرت تا میا هات. میاوتی فەرموو کاک ماکوان. ماکوان تۆ میای هاوڕێمی؟ میا بەڵێ ئەوم. ماکوان وەرە بسپێنە بە گوێمدا و ناو نیشانێکم بدەرێ بۆ ئەوەی بڕوات پێ بکەم. میا بە هێواشی وتی لە مزگەوت بوویت کاتێک من و سەسیل هاتینە لات و سوورەتی ئەلڕەعدت خوێند. ماکوان ڕاستە جەماعەت ئازاد کراون یاخود نا؟ میا بەڵێ هەموو ئازاد بوون، تۆش ئاگاد لە خۆت بێ. کەوای وت زۆر خۆشحاڵ بووم، بە میام وت بڕۆ بەوانیش بڵێ دوعای خێر بۆ منیش بکەن. بانگی وەرماشم کرد و وتم وەرە با قسە بکەی. وەرماش ماکوان پێش هەموو شتێک ئەو بزانە کە زۆر خۆشەویستی لای من و هاوڕەکانم. زۆرێکی تر لە مرۆڤە هاوڕەکانمان کە بەیەکەوە کار دەکەین خۆش دەژین لەم ژیانەدا، بە چاوی دوژمن تەماشامان مەکە، بەڵکو وەکو برا و دۆست و هاوڕێی خۆت تەماشامان بکە. بەردەوام بوو لە قسەکانی وتی لە ئەو ڕۆوە دۆلاریان یەنی یابانی لە هەر زۆرێک ئەتەوێ، ماڵ و سیارە و ئاڵتون و ئەڵماس هەرسی دەوێت داوا بکە. چمان سبێک حەز لێ دەکەی، کام دوورگە و جەزیرەت ئەوێ بڕۆ دەستنیشانی بکە ببێتە مۆڵکی تۆ، هەرچی داوا بکەی بۆ دەستە بەر دەکەین. ماکوان ئەم هەموو شتە بەرامبەر چی؟ وەرماش هیچمان ناوێت تەنها با هاوڕێمی. ماکوان ئازانیسی تۆ قسە لەگەڵ منداڵ و مڕاهیق ناکەی، وا بزانی من کەسێکی هەرزە کارم و بە دوو قسەی لوز بڕۆی، واروها وا بزان کە سابونتان لە بنی پێم داوە و ئیتر هەڵخلیسکاوم. واز لەو باسانە بێنە وەرەوە ناو باس و جەوهەری ئەوەی کە تۆ ئەتەوێ. وەرماش ماکوان ئەزانی بۆسی خۆشم ئەوێ؟ ماکوان بڕوا ناکەم منت خۆش بوێ بەڵام نازانم بۆ. وەرماش کەسێکی واقعیت و زوو درک بەشت دەکەی. ماکوان بڵێ بزانم چی دەوێ. وەرماش سەرەتا نابێ هیچ پەیوەندیت هەبێ بە جنۆکە موسڵمانەکانەوە. ماکوان ئەی ئەگەر بە قسەم نەکردی چی دەبێ؟ وەرماش ئازاری زۆر دەدەم، ئەوانیش لە ناو دەبم، لەگەڵ ئێمە با واز لەوان بهێنە و هاوڕێیەتی ئێمە بکە. ماکوان وا بە قسەم کردی چیم بۆ دەکەی لە بەرامبەر ئەوەدا؟ وەرماش بە دڵمە داوا بکە و بۆت جێبەجێ بکەم. ماکوان دڵنیایت ئەوەی داوای دەکەم ئەنجامی دەدەی؟ وەرماش بە دڵنیاییەوە بەو مەرجەی دووربی لە کاری ئیسلام و دینداری. ماکوان ئەزانم ئێوە شەیتان و خوانە ناس و بێدینن، منیش داوا دەکەم و داواکەم هیچ پەیوەندی بەوانەوە نییە. وەرماش تۆ داوا بکە و ئەنجامی بدەین بۆت. ماکوان ئەمەوێ ببمە خاوەن سەکی ئەتۆم و ئەو دەسەڵاتەم بدەرێ، بەلای کەمەوە خاوەنی دەم و شەکی ئەتۆمی بم. وەرماش وامزانی دڵی باڵەخانە و پارەی زۆرم دەوێت و لەگەڵ ئافرەت تابی ئەتوانین هێزی فرین بە ئاسماندا و جۆرەها سیحر و جاد و بخەینە بەردەستت، بەڵام ئەوەی داوای دەکەی من هیچ دەسەڵاتێکم بەسەریدا نییە و ناتوانم ئەنجامی بدەم بۆت. ماکوان
کەواتە هیچ ئێوە ناتوانن داواکەم قبول بکەن ئەوە منیش هیچ داوایەکی ئێوە قبول ناکەم ئەوەی داوام کردووە ئەوەندە شتێکی قورس نییە بۆ ئێوە وەرماش وەڵامت لێ دەگێڕمەوە ماکوان تا وەڵامم بۆ نەهێنیتەوە ئەوە من ئامادە نیم هیچ کۆنتراکتێکتان لەگەڵ ببەستم وەرماش ناتۆ دەبێ هەر کارێکمان لەگەڵ بکەی و ئێمەش داوایەکت بۆ زێبەزێ بکەین وەک دیاری ئەو داوایەت ئەگەیەنمە سەروی خۆم بزانم چی دەڵێن ماکوان سیامەندم بۆ بنێرن بزانم بۆ دەیەوێ سیحر لە من بکە وەرماش ئەوە زۆر ئاسانە بەسەر چاو ماکوان ئەوە داواکاری من نییە بەڵکو وەک دیاریەک لێتانی وەردەگرم وەرماش بەسەر چاو وەکو ئێوەی کوور دەڵێن منیش دەمەوێت تۆش دیاریەکمان پێشکەش بکەی ماکوان دیاری من ئەوەیە کە هاتووم بۆ لاتان لەگەڵتان کار دەکەم وەرماش ناکوڕی باش ئەوە دیاری نەبوو بەڵکو ئەنجامی ئازادکردنی ئەو کۆمەڵە کەسە بوو وایە نا ماکوان بڕۆ بە دوو سیرمان بڵێ کە کێ ناونیشان و جێگە و مەکانەتی ئەوانی دانێ وەرماش بەڵام تۆ بۆ ئێمەت نەنەر نووسیت و ئێمە خۆمان زانیاریەکانمان وەرگر ئیتر زانین سەسیل ڕاستی کردووە کە برازنۆکەکان لە ڕێگەی منەوە دەستە بەرکراون ماکوان گرنگ ئەوەیە منتان دەستکەوت من دیاری خۆمم پێشکەش کردوون چاوەڕوانی دیاری ئێوەم ماندووم و دەگەڕێمەوە وەرماش زۆر باشە بڕۆ ئیسراحەت بکە فەرم و بگەڕێرەوە بەپەلە بەترسەوە چوومەوە بۆ ماڵەوە دەست نوێژم گرت و نوێژی مەغریب و ئەیشام کرد دەستم کرد بە قورئان خوێندن بە دەنگی بەرز زووش خێزانم بانگی دەکرم و دەیوت ئەوە داوای زنۆکەکانت دەکەی یان ڕاویان دەنی دەنگە زۆر بەرزەکەمێک هێواشە قسە بکە لەبەر دراوسەکان ماوەی مانگێک تێپەڕێ و هیچ دەنگ و باسێک ڕووی نەدا منیش بەردەوام بووم لە نوێژ و بەندایەتی و قورئان خوێندن لە دڵی خۆمدا دەموت بەڵکو خودای گەورە لەم بەڵە موسیبەتە ڕزگارم بکە ئێوارەیەکی ڕۆژی شەممە لە بازاردا دەگەڕام بۆ کڕینی مۆبایل سەرقاڵ بووم و خەیاڵم لای جۆری مۆبایل بوو لە دوکانێکدا بووم بە ناوی ئێلسوێب لە پڕ وەرماشم بینی و بە پێکەنینەوە هات بۆ لام وەرماش ماڵت ئاوا بێ ئەوەندە سەرقاڵی بەخۆت و بەندایەتی لەم ئیسلامەدا کەس ناتوانێت لێت نزیک ببێتەوە منیش هیچ لە قسەکانی تێنەگەیشتم وتم وەرماش ماوەیە کە دەنگت نییە منتان بیر چۆتەوە هاچیت کرد چەکی ئەتۆمت پەیدا کرد بۆم یاخودنا وەرماش دەم و شەکەکە بخەینە بەردەستت تۆ چیمان بۆ دەکەی ماکوان هەرچیتان بوێ بۆتان دەکەم لە دڵی خۆمدا دەمزانی کە توانایان نییە ئەو کارە ئەنجام بدەن چونکە شەوێک بە دیار بەرنامەیەکی دی کۆمنتاریەوە دانیشتە بووم کە باسی هێزی وزەی ئەتۆمی دەکرد کە چەند قۆناغێک تێپەڕ دەکات پاشان زۆرێک لە مادەی بەهێزتر لە ئاسن پاشە ڕووی دەبێت کە ناوی پۆڵایە ڕۆژێک حەسقیل بۆی باس کردم کە جنۆکە توانای خۆگونجاندنی هەیە لەگەڵ هەموو مادە و وزەیەکدا تەنها ئاسن نەبێ کە وزەی ئەوان لەگەڵ ئاسندا موجەب و سالب دروست دەکەن زۆر جار جنۆکەکان بە هۆکاری ئاسن لەناو دەسن ئەم زانیاریم لە مێشکی خۆمدا هەڵگرتە بوو وتم حتمما دوورن لە بواری ئەتۆم و ئەو ناوچانەی کە کارگەی ئاسنی تێدایە هەر بۆیە نەترسام لەوەی کە وتم چیتان بوێت دەیکەم زانیم تاقیکردنەوەیە وەرماش ئەگەر دەموشەکەکەت بدەینێت چۆن بەکاری دەهێنی ماکوان ئەوە کێشەی تۆ نییە زانیم پرسیارەکەی منداڵانەیە و بەس فشەکردنە وەک کوردەواری دەڵێن وەرماش واز لە ئیسلام دەهێنی بۆ ئەو کارە ئێمە بۆت ئەنجام بدەین ماکوان زانیم زۆر لاوازن بۆم دووبارە کردەوە کەوتم ئێوە چیتان بوێ دەیکەم بێگومان دڵنیان نەبوومایە بەو شێوەیە وەڵامم نەدەدایەوە چونکە دانان بەوەی بڵێم واز لە ئیسلام دەهێنم جائیز نییە و کوفرە چونکە من لەو کاتەدا هیچ فشارێکم لەسەر نەبوو دەشم زانی درۆ دەکا وەرماش ناکرێت داوایەکی تر بکەی بۆ ئەوەی واز لە ئاینەکەت نەهێنی من لەبەر خۆت دەڵێم ماکوان ئێوە بە منتان دەوت داوا بکە بۆ جێبەجێ دەکەین داوای دیارەکەم کرد هیچتان نەکرد تا 11 ڕۆژی تر وەڵام نەدەنەوە هەموو پەیوەندیەک دەپسڕێن و دەگەڕێمەوە بۆ لای براکان لە دڵی خۆم داوتم ئێوە ئەوەندە شەریف نین و خەمی دینی منتان بێ دەمزانی پێی ناکرێت و کارێکی ئاستەمە لە دوکانەکە بەجێ هێشتم و سەرقاڵ بووم بە تەماشای تەلەڤیزیۆن لەو ساتەدا تەلەفۆنێکم بۆ هات ژمارەکەم نەناسی و هەڵم نەگر لەسەر یەک چەند جارێک ئەو ژمارەیە پەیوەندی کرد منیش هەڵم گیر کەسێک بە نەرویزی قسەی کرد و خۆی ناساند و وتی من خەڵکی ئێرانم پێم خۆشە بدناسم و ئەو تەلەفۆنی بە شوێنیدا دەگەڕێی من بۆ دەهێنم بە دیاری ماکوان
سوپاسم کرد و پێم وت پێویست ناکە. خۆی وان نیشان دەدا کە زۆر موهیمە و ئاگاداری کردارەکانی منە. نەیدەزانی من لەو سەری فرت و فێڵەکانی ئەوانەوە هاتوومەتەوە. بە تووڕێیەوە بە کوردی پێم وت وەرە دەمەوێت بتبینم. بە نەرویزی وتی من نازانم بە کوردی قسە بکەم. ماکوان: خەڵکی کوێی تۆ؟ سیامند: من خەڵکی ئێرانم و فارسم و لە شاری تاران لە دایک بوومە. بە فارسی قسەم لەگەڵ کردو وتم وەرە با بتبینم کە هاتی ئەو سۆزانیەش لەگەڵ خۆت بهێنە. سیامند: ئاغا ماکوان مەبەستت کێیە؟ ماکوان: مەبەستم کڕۆنیکایە. کەوام وت تفێکی قوددا. گوێم لە دەنگی تف قوددانەکەی بوو دەشڵەژا. وای زانی من هیچ نازانم چونکە دیار بوو کڕۆنیکا هیچی پێنەوت بوو لەوەی کە ڕوویدا بوو. سیامند: بەسەر چاو بینە کوێ؟ وا هەسی دەکرد مەبەستم ئەوەیە کە کڕۆنیکا بهێنێ بۆ من لەگەڵی ڕابێرم. بەڵام من نەمدەزانی ئەو ساحیرە خوێڕیە دەیوسە و وابیر دەکاتەوە. من مەبەستم لە قسەکەم ئەوە بوو کە ئەویش هەز بکا کە منیش توانای زانینی شتم هەیە و مەبەستم بوو کاتێک هاتن هەردووکیان بچووک بکەمەوە لە بەردەم یەکتردا ئیتر قیمەتی خۆیان و منیش بزانن. ماکوان: ئەو ژمارە تەلەفۆنە لای خۆم یادداش دەکەم و ئاگادارت دەکەمەوە کەی بێنە لام. سیامند: باشە ئاغا ماکوان. لە دوکانەکە هاتمە دەرەوە و تەلەفۆنم کرد بۆ کاوە لەگەڵ چەند هاوڕێکی ترم ئاگادارم کردنەوە کە بیان بینم لە مزگەوت. کاوە نەبێ هەمویان وتیان باشە دین بۆ مزگەوت. لێم پرسی بۆ نایتە مزگەوت. کاوە: لەشم پیسە نایم بۆ مزگەوت. لەبەر خاتەی کاوە من و سێ هاوڕێکی ترم چوین بۆ پارکێک لەوێ دانیشتین. داوای هاوکاری و یارمەتیم کرد کە لە کێشەی ئەم سیامەندا ڕزگارم بێ و بزانم بۆسی دەیەوێت سیحرم لێ بکە یاخود من ناشریم کات و سکانداڵ و ئابڕوچوونم بۆ دروست بکە. هەمویان ئامادەیان دەربڕی بۆ هاوکاری کردنم، بەڵام پلانم هیچ پێ نەبوو. نە من و نە ئەوانی تر لەو کاتەدا هیچ بە خەیاڵماندا نەدەهات، بەڵام هەموو لەسەر ئەوە کۆک بووین کە تۆڵە لە سیامەند بکەینەوە. یەکترمان بەجێهێشت. من بەرەو ماڵ گەڕامەوە، لە دڵی خۆمدا دەموت چی بکەم باشە. خۆیە هاوکارم بە، فریام بکەوە لە دەستی ئەم شەیتانانە ڕزگارم بکە. لەم قسە و باس و هاتوچۆیەدا بووم لەگەڵ خۆم و سیمەن، یاخود کڕۆنیکا تەلەفۆنی بۆ کردم. کڕۆنیکا: ماکوان چۆنی؟ ماکوان: سوپاس بۆ خوا زۆر باشم. کڕۆنیکا: چی بووە بە قسەی من ڕازی نەبووی؟ بۆ لە ڕێگەی سیامەندەوە ئەو کارم لەگەڵ دەکەی. من خۆم ڕازی بووم بەوەی لەگەڵم بخەوی. ماکوان: ئەوە باسی چی دەکەی؟ کێ وتوێتی من لەگەڵت دەخەوم؟ زا من چۆن کاری قێزەونی وا دەکەم؟ کێ ئەم ناماقوڵیەی کردووە؟ کڕۆنیکا: تۆزێک بەر لە ئێستا سیامەند پەیوەندی پێوە کردم، وتی ماکوان داوای کردووی لەگەڵی بخەوی. منیش وتم ماکوان کاری وا ناکە. لە وەڵامدا وتی ماکوان خۆی وتیەتی. ماکوان: وەکو خۆت دەڵێ، من ئەگەر لەو کارانم بکردایە خۆت باش دەزانی لە تۆ ئاسانتر نەبوو بۆ ئەو کارە. تۆ خۆت ڕازی ئیتر بۆ بە خوێڕی وا دەڵێن. درۆ دەکا من تەنها وتم ئەو سۆزانیە لەگەڵ خۆت بهێنە کە هاتی بۆ لام. کڕۆنیکا: زۆر بەڕێزەوە باسی کردی، بەڵام تۆ ئەو کەسەی کە باوەڕت پێیەتی. مەبەستی خودای گەورە بوو. پێم مەڵێ سۆزانی پێم ناخۆشە. ماکوان: هەستم کرد بریندارم کردووە بۆ قسەیە. زۆر کاریگەری لەسەر دروست کرده بوو، بەڵام من زۆر پەشیمان بووم لەوەی کەوتم. هیچم نەوت و داوای لێبوردنیشم لێ نەکرد. لەسەر باسەکە ڕۆشم و باسەکەم گۆڕی لەگەڵیدا. وتم کچی خۆم کە هاتیت هەرسیم وت بە سیامەند تۆ تەداخول مەکە و بێدەنگ بە. کەوتم کچی خۆم دایە قاقای پێکەنین و وتی باشە باوکە ماکوان، من ئەو کات تەمەنم 38 ساڵ بوو، ئەویش 32 ساڵ بوو. بۆ ئەوەی زۆرمان فەرق نەبوو، بۆیە وەکو کچ و باوک بە یەکمان نەدەخوارد. بە قسەی زول و سەرسەرێکی خۆیەوە کاتمان بەسەر برد تا گەیشتمە بەردەرگای ماڵەوە تەلەفۆنەکەم داخستەوە. کە چوومە باخەکەی خۆمان، یەکێک لە جنۆکە هاوڕەکانم هات بۆ لام بە ناوی کازۆڵ. کازۆڵ بە عەرەبی قسەی دەکرد و کوردی نەدەزانی. وتی ئەبوو ئانا لەلایەن جەماعەتەوە هاتووم بۆ لات، زۆر سەلامیان لێ دەکردی. شێخ بەرقان دەیوت ئەگەر 3 مانگ خۆی دوور بخاتەوە لە کۆنتراکتی نێوان خۆی وەرماش، ئێمە لە وەرزی پاییز داواتە ناوەڕاستی پاییز خۆمان دەگەێنینەوە بە ماکوان. ماکوان: ئەی ئێستا لەکوێ بۆچی 3 مانگی تر؟ من لە هیچ تێناگەم. کازۆڵ: ئەوە شێخ بەرقان خۆی بۆت باز دەکا، میا و سەسی لەم دەوروبەرەدان سڵاویان بۆت هەیە، دەیان وت ئەتۆمەکەی ئەوەندەی ئەتۆمێک بەهێز بوو بۆ وەرماش. ماکوان: ئاخر پێیان بڵێ وا نابێ، بۆچی خۆیان ئاشکرا ناکەن و منیان لە ناو جیهانی خۆیان بەجێ هێشتووە. کازۆڵ: باسی ئەوەمان کرد کە هەڵەیەکی زۆر گەورەیان کردووە لە سەرەتاوە خۆیان ناساندووە،
پاش ئەوەش کە خۆیان بە تۆ ناساندووە باسی ژیان و جۆری ژیانی جنۆکەکانیان بۆ تۆ نەکردووە. تۆ خۆتان تەماشای ئێمە دەکەی، بەڵام ژیان و گوزەرانی ئێمە زۆر جیاوازە. ماکوان، بەڕاستی من هیچ شارەزاییم نییە مەگەر ئەوەی لە دەمی خۆتانەوە زانی بێتم. جا لەبەر ئەوە کازۆڵ ئەگەر دەکرێ هەمیشە هەواڵی ئەوانم بۆ بهێنە. کازۆڵ، من بەردەوام لەگەڵت دەبم، بەڵام شەوانێک کە مانگ پڕە، واتە لە 8 بۆ 22 مانگی عەرەبی من ناتوانم بە شەو دەربکەوم. بە ڕۆژیش دەتوانم لە مزگەوت یان لە ماڵی خۆت کە ئەو ڕۆژی سوورەتی ئەلبەقەرە دەخوێنی بێم بتبینم. ماکوان، ئەم کاتێک کە باست کرد سەیرە بەلامەوە کازۆڵ، ئەم حساباتی مانگە چییە؟ کازۆڵ، شەوانی مانگە شەو هەموو جنۆکەی کافر لە دەرەون و سەما و گۆرانی و چالاکی خۆیان هەیە. بە مانگە شەو زۆر دڵخۆشن. سوورەتی ئەلبەقەرەش بخوێنی تا 3 ڕۆژ هیچ جنۆکەیەکی کافر نزیک ماڵەکەت ناکەوێتەوە. ئەم بەیانێ سوورەتی ئەلبەقەرە تەواو کرد بە 2 ڕۆژ بوو، وایەیان نا؟ ماکوان، بەڵێ وابوو. کازۆڵ، لا سیر نەبێ پێغەمبەری خودا درودی خودای لەسەر بێ بەخات و عایشە دایکی ئیماندارانی فەرموو شەوێکی مانگە شەو بوو، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی ڕاکێشا بۆ مانگی چواردا و فەرمووی عایشە پەنا بەخوا لەو مانگە. ماکوان، ڕاست دەفەرمووی وەڵاهی ئێمەی کورد زۆرترین شعر بۆ مانگ دەنووسین. کازۆڵ، آخر من لەبەر ئەوەی خۆری کوردستان سوتێنەرە، بەڵام ئەوروپیەکانیان ئەسکەندە نافەکان بەگشتی چونکە خۆریان کەما ئەوان شعر بۆ خۆر و ڕۆژ دەنووسن. ماکوان، وەڵاهی ڕاست دەفەرمووی قسەکانی سەرنجی ڕاکێشم. خۆشەویستی چووە ناو دڵم، زۆر جنۆکەیەکی بەهێز و خاوەن کەسایەتی تایبەت بەخۆی بوو، هەستم کرد زانیاری پێیە. کازۆڵ، من بەجێت دەهێڵم، بەڵام هیچ کەس لە هاوڕێکانت تا 3 مانگی تر نابینیتەوە، بەو مەرزەی ئەگەر هیچ کۆنتراکتێک لەگەڵ وەرماژ نەکەی، دوای ئەو کاتە دێنەوە بۆلات بە پشتیوانی خودا. ماکوان، ئەی جەنابەت. کازۆڵ، وەکو پێم وتی من دێم بۆلات، بەڵام ئاگاداری کاتەکانی من بە، بزانە کەی دەتوانم بتبینم. زیاتر لە مزگەوت یەکتر ببینین باشترە، دوای نوێژی عەسر، نێوانی نوێژی نیوەڕۆ و عەسریش. ماکوان، زۆر خۆشحاڵ دەبم، جەزاکەڵڵا. کازۆڵ، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ماکوان، وعەلەیکم ئەسەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ماوەی چەند ڕۆژێک مامەوە هیچ دەنگێک نەبوو، نە لە تەرەفی جنۆکەکان، نە سیامەند و نە کڕۆنیکاش. منیش خۆم بێزار بووم، تەنانەت نەدەچووم بۆ کاریش. ئێوارەیە کڕۆنیکا تەلەفۆنی بۆ کردم و وتی پێویستە بتبینم. ماکوان، ببوورە مەجالم نییە و زۆر بێکاتم. لە ڕاستیشدا وا نەبوو، زانی منیش زۆر حەزم بە بینینی کڕۆنیکا دەکرد. ئەو چەند ڕۆژەش هەر لە خەیاڵمدا بوو، لەبەر چاوم ون نەدەبوو. کڕۆنیکە، ئەگەر ڕازیش نابی دێم بۆ ماڵتان. ماکوان، وتم ئاساییە، جاکە هاتی لە ماڵ بووم بەخێر بێ، بەڵام ئەم ماوەیە زۆر سەرقاڵم بیخە کاتێکی کە. کڕۆنیکە، تەنها 1 سەعات دەمەوێت بتبینم، قسەی زۆرم پێ بۆت. ماکوان، بە تەلەفۆن قسەم بۆ بکە. کڕۆنیکە، بە تەلەفۆن نابێ، دەبێ خۆت ببینم. ماکوان، باشە بە زووی ئاگادارت دەکەمەوە کە کەی یەکتری ببینی. لێرەش چیرۆکەکە ڕدەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باس بکەین. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. وە لە بیرشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆمان هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.